پاشاوی دکتۆرا لە میدیاری وڵاتی سوودان خاوەنی 18 توێژینەوەی زانستی بڵاوکراوە خاوەنی 16 کتێبی چاپکراو بە زمانەکانی نای خۆی گەورە لە ڕاستیە ئەمڕۆ بە سوپاسەوە ڕێکخراوی CDO مەراسیمێکی ساز کرد بۆ ناساندنی کتێبی نووسینی توێژینەوەی میدیایی لەلایەن بەندە و برای بەڕێزم دکتۆر ڕێبەر گۆران مستەفا ئەم کتێبە ناوڕۆکەکەی قسەکات لەسەر چۆنێتی ئەنجامدانی توێژینەوەی زانستی و هەنگاوەکانی توێژینەوەی زانستی و گرنگی توێژینەوەی زانستی دیارە ئەمڕۆ کتێبخانەی کوردی زۆر پێویستی بەم جۆرە سەرچاوانەیە ئێمە هەوڵمان ناوە لەم کتێبە هەموو ئەو هەنگاوە زانستیانەی بە سوودوەرگرتن لە سەرچاوە زانستیەکان کە پێویستن بۆ ئەنجامدانی توێژینەوەی میدیایی لە کتێبەکە جێ بکەینەوە و خۆشبەختانە ڕێکخراوی CDO ئەو کتێبی بۆ چاپکردنی هیوادارین فەراغێک بۆ بۆشایەک لە کتێبخانەی کوردیا پڕکات. ساڵ و نیوە کە زیاتر کاری لەسەرکراوە بۆیە هەنگاوێکی سەرەتاییە بۆ کتێبێک بە زمانی کوردی لە بواری نووسین و توێژینەوەی ناوڕۆکەی پێناساندنی توێژینەوەی زانستی هەنگاوەکانی میتۆدی توێژینەوەی زانستی قسەکردن لەسەر کەش مەشاکل و گرفتەکانی توێژینەوەی زانستی و مەرجی توێژەری زانستی و دوو توێژینەوەی بڵاوکراوەشی تیاوەکو نمون قابلی هەڵەیە و ئەو ئیشەکە ئێمە کردومانە هەندێک شەنە تەسەورات و يعني